ناوم سەبیحە ساڵح ناسراوم بە حاجی حەمەد ساڵحی دەلاک. ئیتر ئەو ڕۆژی قەسفە میوانێکی زۆرمان بوو لە سلێمانی و پور و پورزا و شتم زۆر هاتبوون. ئیتر براکەشم تۆزێ چوو بۆ دەوری گوڵان و چاوگوئانە دوایی وتیان حیج نییە بێنەوە بۆ ناو شار. ئیتر لەگەڵ خزمەکانمانە هاتن بۆ ناو شار، هاتۆ بۆ دەوری پیری محەممە و هاتۆ بۆ دەوری پیری محەممە و ئیتر دەوری سەعات 4 بوو 4:20 بوو ئەو ناوە بوو قەسفەکە کرا. ئیتر ئێمەش هەموو ڕامان کردە ژێرخانەکە، میوان و خزممان هەمووی چوینە ژێرخانەکە. ئیتر ئێمە هیچمان لێ نەهاو، ئەوەی نەزانی سەلامێکا وتی وەڵا کوڕەکەتان کوژراوە. تر دایکم و خوشکەکانمەوان تۆزە خوشکەکانم گەورەتر بوون، ڕۆشتن بەدەمی و ئیتر هێنایان هەتا هێنان سەیرەکەن ئەمری خوای کردووە. ئەرە وەڵا قوربانی بن، گەورە بوو براکەم زۆر موسڵمان بوو. ئیتر دایکم و باوکم چۆن بەدەمی سەیرەکەن گیانی دەرچووە. ئیتر هەرچۆنی نەبێ بردیانە مزگەوت و شۆردیان و بردمان بۆ شەهیدان. قوربانی بم ئێمە هەموو ڕۆژێکمان ئەم ڕۆژێ بەخوا قەت لەبیر ناچێ، نەک 39 ساڵ بەخوا نازانم نەک 50 ساڵ قەت لەبیر ناچێ. بەخوا براکەمان زۆر جوان بوو، زۆر موسڵمان بوو. بەخوا تەنیژی نیوەڕۆی نەکردانێت ئەو کاتە هەر مۆدەی ئەحماوە و خوڕماڵ بوو.